بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين خۆشەویستان و بەڕێزان لە زنجیرە باسی ڕوونتردا بابەتی ئەم جارەمان لەژێر ناونیشانی ئیلهام و دڵڕووناکبوون. ئینسان لە ژیانی دنیادا زۆربەمان یان بڵێم هەمومان ئەو حاڵەتەمان بە خۆمانەوە بینیوە لە کاتێکە نور و ڕۆشناییەک دەکەوێتە دڵ و دەروونتەوە ئینسان هەز بە ئارامیەک دەکا. ئەو ئارامبوونە ئەو بوشڕایی کە دێتە دڵ و دەروونتەوە مشکلەیەکی گەورەت هەیە لە خۆ دڵڕووناکیەکت بەسەرادێ. هەز بە قەلەقی و نائارامیەک دەکەی وەختێ ئەزانی دڵت ئارام بووە و ئەو شتە لەسەر لاچووە، یان بە پێچەوانەوە ختورەیەک بە دڵ تا دێ کە شتێک ڕوودەدا، خەتەرەیەک بە دڵ تا ڕوودەدا فڵان کەس دەبینی، خوا نەخواستە کارە ساتێک ڕوودەدا هەر لە خۆتەوە دڵت کۆمەڵە شت دەڵێ بەبێەوەی هیچ شتێک ڕوویدا بێ. ئەمە پێی دەڵێن ئیلهام، پێی دەڵێن دڵڕووناکبوون. جا ئیلهام لەگەڵ وەسوەسەدا دوو شتی جیاوازن، دەبێت لە یەکیان جیا بکەینەوە خۆشەویستانم. وەسوەسە ئەوەیە شتێک لەبین لە دڵ تا ڕوودەدا کە پێچەوانەی شەرعە، پێچەوانەی قورئان و سوننەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەدڵ تادێ دەڵی فڵان کەس ڕخی لێمە، بەدڵ تادێ دەڵی خرا هاوسەرەکەم بۆم خراپە، لە کاتێک ئەمە وانە ئەمە لە شەیطانەوەیە، ئەوە وەسوەسەیە، وەسوەسە لە شەیطانەوەیە. ئیلهام لە خواوەیە. ئیلهام شتێکی پاکە، شتێکی باشە، گونجاوە، زەرەدی کەسی تێدا نییە، دژایەتی کەسی تێدا نییە. بەڵام ئەگە خراپە بوو هەل لە خۆ دڵت بە گومان کەوت فڵان کەس بۆم خراپە، فڵان کەس چاوی تێبڕیوم، فڵان کەس بەتەمایە بم کوژێ، فڵان کەس حەسوودە بەرامبەرم، ئەوە وەسوەسەیە. بە قسەی وەسوەسە مەکە. بەڵام ئیلهام نور و ڕووناکی خوای پەروەردگارە دەیخاتە دڵی ئینسانە باشەکانەوە. حافظ ابن حجر عسقلاني لفتح الباري دا لمجلد 16 لاپەڕەی 44 دەفەرمێ الخاطر قد يكون من الله وقد يكون من الشيطان وقد يكون من النفس. ئەو خەتەرانەی بەدڵمان دێن هەیانە لەلایەن خواوەیە، هەیانە لەلایەن شەیطانەوەیە، هەیانە نەفسی خۆمان دروستی دەکا. هەر خۆمان ئەوەندەمان بیر لە شتێک کردوێتەوە دەیخەینە دڵی خۆمانەوە. لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە دەفەرمێ إن للملك لمة بقلب ابن آدم وللشيطان لمة. فریشتەکانی خوای پەروەردگار کۆمەڵە شت دەخەنە دڵی ئینسانەوە، شەیاطینەکانیش لەمە کۆمەڵێک گومان دەخەنە دڵی ئینسانەوە. جا عەرزم کردن ئەوەی کەوا باش بێ و چاک بێ ئەوە لەلایەن خواوەیە، ئەوەی خراپ بێ و بەدڵ تا هات بزانە لەلایەن شەیطانەوەیە. لە شەرحی عەقیدەی نەسەفیدا کە ئیمام سەعدەدینی تەفتازانی دایناوە لە لاپەڕەی 41 دەفەرمێ الئیلهام إلقاء شيء في القلب بطريق الفيض. ئیلهام بریتیە لە دڵڕووناکیەک کە دەچێتە ناو دڵی ئینسانەوە بە فەیزی ئیلاهی، بەرەکەت و ڕەحمەتی خوابەسە دڵ تا دەڕژێت شتێک دێتە ناو دڵتەوە. لە کتێبی التعریفات الشەریفی جورجانیدا هاتووە دەفەرمێ الئیلهام ما يلقى في الروع بطريق الفيض. ئیلهام بریتیە لەو شتێکەوە دێتە ڕێگا ترسێکت بۆ ڕوودەدا، بوشڕایەکت بۆ ڕوودەدا لە ڕێگای فەیز و ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگارەوە. ئیمام بەنا ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێبی التعاليم دا فرميتي وللإيمان الصادق والعبادة الصحيحة والمجاهدة نور وحلاوة يقذفه الله في قلب من شاء من عباده. إيمان راستقينو عبادتي جوانو بربركاني نفس شيطان كومال الروناكي دخاتنا ودلي إنسان وخواي پروردگار بهر کس يبيه ودي بخشه ئالێ وێدا ئینسان بەهۆی عیبادەتی جوان و تێکەڵاوبوون لەگەڵ خوای پەروەردگار و بە گوێنەکردنی نەفس و شەیطان وردە وردە نەفسی پا دەبێتەوە، ئیتر کۆمەڵە شتت بۆ ئاشکرا دەبێ، وا لێدە دڵ ڕووناک دەبێ، بەرچاوت ڕووناک دەبێ، زۆر شت دێتە ناو دڵتەوە، خواب بە چاوی سەر نیشانت دەدا و ئینسانێکی باشت لێ دەردەچێ، لە زۆر بەڵاو موسیبەت دەپارێزرێ. ئیلهام بەرهەمی دڵپاشی و ڕاستیە. دڵپاک و دەروون خاوێن بە خوا لە خراپە دەتپارێزێ. دڵپاک و دەروون خاوێن، ئەم دڵپاکیە زۆر مهمە. ئینسان بەرامبەر بە خوا و بە خەڵک دڵ و دەرونی خاوێن و پاک بێ، خوای گەورە لە خراپە دەتپارێزێ لە ڕێی کۆمەڵی ئیلهاماتەوە. جا شەر نییە جاری وایە ئەو کەسە موسڵمان بێ. سوبحان الله، بەرەکەتی خوا، ڕەحمی خوا ئەوەندە فراوانە، تەنانەت بێدینێک
ئەگەر دەرونی پاک و خاوێن و ڕێک و پێک بێ ڕقی لە خەڵک نەبێت چاڵ بۆ خەڵک هەڵنەقەنێ بەرامبەر بە خەڵک خراپەکار و دەروون بۆگەن نەبێ ئیلا خوا لە خراپە دەیپارێزێ خوا سەرشۆڕی ناکە خوای گەورە لە موقیفی خراپە فریای دەکەوێت حتا ئەگەر موسڵمانیش نەبێت غاندی کە هەمومان ناومان بیستووە غاندی ئەو پێشەوە ئازادی خوازەی هیندیەکان باسی خۆی دەکات و دەڵێ هاوڕێیەکی خراپم هەبوو وەکو ئاوڵەوە بوو ڕای کێشان بەرەو ناپاکیکردن بەرامبەر بە خێزانەکەم ژنیشم هەبوو ئەو هاوڕێم لێم نزیک بووەوە وەکو نەخۆشی ئاوڵە چوە جەستەمەوە باسی ئەوەی بۆ دەکردم فڵان ئافرەت لە فڵان شوێن هەیە و فڵان ئافرەت لە فڵان شوێن هەیە و منی ژنم هەیە و فڵان کەسی ژنی هەیە و هەموو دەچین بۆوێ وا خەتەرەی پێخستم خێزانەکەی خۆم بەرچاوکەوت بڕیاریدا کە بم با بۆ شوێنەی کە دوو لە ڕووی هەموو خوشکانی بەڕێزمان و هەموو ئافرەتانی بەڕێز ئەو ئافرەتە خراپانەی لێیە کەەوە ئافرەتانە خراپ نین ئەوانە پیاوانە خراپیان کردوون دەڵێن ئافرەتانی لەشفرۆش ئەی بۆ ناڵێن پیاوانی لەشکڕ خۆوانە فەقیرە بازاڕیان نییە گە پیاوان نەبن زۆر جا گوناهاکە بەس بەسەر ئافرەتاندا دەدرێت بەڵام خۆ پیاوانن لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان و بۆ خۆم لایەکمان کەوانە مشتەرین وە زۆر جا گوناحی کۆمەڵگایە کە هەر ئافرەتانی دایانپیس بە خراپ دەزاندرێن ئەی چێ و دایانپیسانە بەکاردێنێ پیاوان بەکاریان دێنن خۆ ئافرەتان بەکاریان ناهێنن دەڵێ ئەو پیاوە منی بربۆوێ ئەو ڕەفیقە خراپە منی خزاند وەختێکم زانی خۆم لە ماڵەکە بینیەوە کە خەریکی دایانپیسیم پارەکەشی بۆ دام خواردنیشی بۆ کڕیم کاتێک کە چوومە ژوورەوە ئافرەتێک حەتا بڵی سیما جوان بەرامبەرم دانیشتووە دەستی گرتم و بردمیە سەر شوێنێک خەریب و پەلامارمدا بەبێ ئەوەی هەست بە خۆم بکەم تووشی دوو حاڵەت بووم چاوم یەک شتی نەدەبینی زمانم یەک قسەی بۆ نەدەکرا هەرچی هەست بێ لە لەشمانەمە هەر خۆم نەمزانی بۆوە بەنج بووم دەگوت دەرزیەکیان لێدام سەیرم دەکرد دەمویست بڕوانم ئافرەتەکەم نەدەبینی دەمویست بڕوانمە کارەبای ژوورەکە چاوم تاریک دەبوو دەمویست قسە بکەم زمانم ئەستور بوو لە دەمما یەک قسەم بۆ نەدەکرا دەمویست بژوڵم جەستەم وەکو تەختەی لێ هاتبوو هیچ ئارەزوێکم بەرامبەر بە ئافرەت نەمابوو ئافرەتەکە هاتە تەنیشتمەوە دەستی خستە سەر شانم کەوتە نمایشکردنی خۆی و خۆڕا نواندن بۆم بەڵام من هیچم نەمابوو یەک جەستەیەکی بێژیان لەسەر ئەو قەڵەوێرەیە کەوتبووم لەو کاتەدا حەزم دەکرد زەوی لە ژێر پێمدا دوو کەر بێت و قوتم بدا هەستم بە ڕوشانی پیاوەتی خۆم دەکرد بۆیە ئافرەتەکەش بەڕاستی کە سەیری کردم من هیچ کەسێک نیم لەوێ بێزار بووم پاڵێکی پێوە نام و دەرگاکەی داخست و ڕۆیشتە دەرەوە زانیم خوای گەورە بەهانای منەوە هات لەوێدا منی پەک خست بۆ ئەوەی تووشی ئەو لەکەیە نەبم کە هەتا مردن پێمەوە بێ بەڵام من لەوێدا ئەوەی ڕزگاری کردم خوای گەورە بوو نەک چاکی خۆم من هەموم بۆ خوا جێڕایەوە دوایی سوزدەم بۆ خوا برد و پەنام بۆ خوا برد کە ڕزگاری کردم غاندی لە بیرەوەرەکانی خۆیدا ئەمە دەنووسێتەوە ئەڵێ من ئەگە کاتی خۆی ئەوەم کردایە قەت لە ڕووم نەدەهات خۆم بە پێشەوەی ئومەتێک بزانم بە پێشەوەی ئازادی خوازان بزانم باسی دایان پاشی بۆ خەڵک بکەم چوومە شوێنەکە بەڵام بەرهەمی ئەوەی من لە ژیانمان ڕقم لە کەس نەبوو خراپەی کەسم نەویست بوو چاڵم بۆ کەس هەڵنەکەن بوو خێری هەموو کەسم دەویست خوا لەو مەوقیفەیە فریام کەوت زمانم ئیشی نەکرد چاوم هیچی نەبینی جەستەم هێزی تیانەما ئارەزوەکانم مردن وەکو ئەوەی ئینسانێک نەبم ها بەڕێزان خۆی پەروەردگار لەو شوێنانە فریاد دەکەی وەکو لە باسی یوسفیشە لە قورئان دەفەرمێ وەلەقەد هەمەت به وهەمە بها لەولا ئەن رأى برهان ربه یوسفێکی غەریب یوسفێکی گەنج یوسفێک لە ماڵی ئافرەتێکە جوانترین ئافرەتی سەرزەویە یوسفێک نەک خۆی داوای ئافرەتەکە بکە ئافرەتەکە داوای دەکا کەس نییە وەغەلقت الأبواب هەموو دەرگاکان داخراون لەوێدا خوا فریای دەکەوێت ئەگە یوسف تووشی ئەم هەڵەیە بووە لەگەڵ خێزانی عەزیزی میسرا بە حەیەتی لە ڕووی نەدا هەجارشکە سەربەرزکاتەوە لە میسرا سەرشۆڕ دەبوو بەڵام خوا فریای کەوت غاندیش دەڵێت بە هەمان شێوە خوا فریای من کەوت ئەمە ئیلهامە ئەمە ئەو دڵڕووناچەیە تۆ دەگەیتە لێواری خراپەکاریەکە سوبحان الله خوا دەستت پێوە دەگرێت شتێ دەخاتە تەو دەتگێڕێتەوە ئەمە ئەو ئیلهامەیە کە بەرهەمی چاکی و پاکی ئیمانە بەسەرهات زۆرن لە تەنانەت ئەو ئیلهامە بەڕێزان لە ناو گیاندارانیشدا ڕوودەدا بابەتێکم خوێندەوە ئەڵێ پشیلەیەکیان هێنا پشیلەکە دایکانە بوو پشیلە دایکانەکە کیلۆمەترێک زیاتر لە خانوویەکە ئاسنجیان کردبوو کۆمەڵە بەچکەی هەبوو
شیرە خۆرە بوون تازە لەدایک بوون ئەهاتن لە دووری ئەو هەموو مەسافەیە و بەچکەکانیان ئازار دەدا لێیان دەدان پێیان دەکێشان هەموو جارێک کە لە بەچکەیەکیان دەدا تەلەفۆنیان دەکرد بۆ فڵان شوێن پشیلەکە چیەکە یەکسەر لەوێ دایکە پشیلەکە هاواری دەکرد یەکسەر بەرز دەبەوە دەنگی لێ بەرز دەبەوە کەوازیان لە بەسکە پشیلەکە دێنا دایکە پشیلەکە ئارام دەبەوە کە بەسکەیەکیان ئازار دەدا و دیسان لێ دەنگی لێ بەرز دەبەوە زانیان ئیلهامێک هەیە لە بینی ئەم دوانەدا ئەها لە بینی ئەو پشیلە دایکەدا لەگەڵ بەچکەکانیدا پەیوەندێکی ڕۆحی هەیە با زەمانەکەش جیاواز بێ با شوێنەکەش جیاواز بێ ئەم دوانە بە چاوی دڵ یەکتە دەبینن تەنان لە جیهانی ئاژەڵانیشدا ئەوە هەیە بۆیە هەروەکو دروست نییە لەبەر چاوی ئاژەڵێکە بە پەلامەری بەچکەکانی دێ و ئازاریان دەی لە دووریشا دروست نییە چونکە ڕوحی هەستی پێ دەکا ڕوحی ئەو ئاژەڵە هەست پێ دەکا کە بەچکەکانی لە شوێنەکە ئازار داوە یان ڕوحی ئەو بەچکەیە هەست پێ دەکا تەنان دایک و مناڵێک کلەیەکیاندا ببڕی کلەیەکیاندا ببڕی کە مناڵەکە ئازاری دەبێ یەکسەر دایکەکە لە شوێنی خۆی هەستی پێ دەکا ها چەندین جار ئەبینین ئەو دایکانەی کەوا نابیستن یعنی دایکەیە یەک زەڕە گوێی لە هیچ شتێک نییە گوێیەکانی قەپاتن لە بیستنە زمانیشی نییە بەچکەشی هەیە مناڵیشی بووە شەو مێردەکەشی لە ماڵ نییە کەسیش نییە ئەم مناڵە هەر کە لە بێشکەکەیە گریا سبحان الله دایکەکە خەبەر دەبێتەوە بەچی خۆی گوێی لە هیچ نییە یەکسەر دڵی دەکەوێتە تەپەتەپ ها سبحان الله خوای گەورە ئەو ئیلهامی خستۆتە دڵی ئەو دایکەوە بۆ ئەو بەچکەیە ئەو دایکانە چەندین سەدان ئافرەت تاقی کراوەتەوە نە گوێی لە هیچە نە کەس هیچی پێ دەڵێ نە کەسی لایە خۆی و مناڵەکەیەتی هەر وەختێکی شەو ئەو مناڵە برسی بێ بگریا ئازاری هەبێ یەکسەر دایکەکە دڵی دەکەوێتە تەپەتەپ و لێدا و لە زیاتی گوێیەکان خوا تەعویزی دڵی بۆ کردوێتەوە یەکسەر خەبەریە بێتەوە فریای مناڵەکەی دەکەوێت ئەوە ئیلهامە ئەوە دڵڕووناچیە زۆر جار ئەو ئیلهام و دڵڕووناچیە خوای گەورە دەیخاتە دڵی کەسێکەوە گیانی دایان کەسی پێ دەپارێزرێ لە 24/4/1974 دا کە قەڵاتزێ مەترسی شەڕ و تۆپبارانی بەعسیەکانی لەسەر بووە مێژوو بۆمان دەژێڕێتەوە پێشمەرگە و زانکۆی سلێمانیش لە قەڵاتزێ بۆ بەهۆی شۆڕشەوە بەیانیەکی زوو بەڕێوەبەری قوتابخانەی سەرەتایی قەڵاتزێ کە تەلەبەکان سەعات 8 دەچنە دەوام 300-400 تەلەبە یەکسەر مامۆستای بەڕێوەبەر پێیان دەڵێ ئەمڕۆ هەل لە خۆ مەترسیەکەیە لە دڵ ماشتێک ڕوو بدا بڕۆنەوە بۆ ماڵەوە دەوام نییە نە لە سەر و تەربیەوە ئەمر ڕاوەستاوە دەوام نەبێ نە کەسی حیزبی پێی کوتووە نە کەسی حکومی بەو مامۆستا بەڕێزەی کوتووە تەلەبەکان ڕیز دەکات دەڵێ هەر یەکەی ئێستا بە پەلە بڕۆنەوە بۆ ماڵی خۆتان جارەیەکیش نەبووە 2 سەعات دوای ئەوە فڕۆکەکانی بەعز دەچن شاڵی قەڵاتزێ و بۆمبەبارانی دەکەن لە 24/4/74 دوو لاپاڵم لەناو حەوشەی مزگەوت مەکتەبەکە دەدا تەنانەت ئەڵێ تانچی مەکتەبەکە سەربانی مەکتەبەکە دوو کۆڵان لەو دی دۆزراوەتەوە ئەگەر ئەو ئیلهامی دڵی ئەو مامۆستایە نەبووایە 300-400 تەلەبە لەو منداڵانە دەبوو بە قوربانی ڕێک لە حەوشەی لەو شوێنەی داوە کە مناڵەکانی لێبوون ئەمە ئیلهامێکە مامۆستایەک بەو شێوەیە دەڵێ هەر ئەمڕۆ لە خۆ هەز بە مەترسیەک دەکەم کە شتێکە بێ با مەکتەبەکەمان داخەین ئەم دڵڕووناچیە دەچێتە ناو دڵی کەسێکەوە خوای گەورە کەسانیشکەی پێدەپارێزێت زۆر جان نابینایەک خوای گەورە ئەم ئیلهامەی دەخاتە دڵەوە بە سەرهاتێکی واقعی عەرزی جەنابتان دەکەم با سەرنجی بدەین مامۆستای بەڕێز و بانخواز دکتۆر عەبدولواحید محەممەد ساڵح کە ئێستا لە سلێمانی نەشەجێ و سپۆڕی نەشتەرگەریە و مامۆستای زانکۆی سلێمانیە و وتاربێژێک و بانخوازێکی ئیسلامە باسێک مامۆ دەجێڕێتەوە دەڵێ ژنێک هات بۆ لام مناڵێکیشی لەگەڵا بوو ژنەکەوتی دکتۆر غودەمە تۆش سپۆڕی غودە و ئەوانەی نەشتەرگەری غودەی غودەمە و تکایە عەمەلیاتم بۆ بکە ئەوەش فەحس و شتەکان من سەیری فەحسەکانم کرد گوتم دایکەکەم وەڵڵی تۆ هیچن نییە ئەوەتانی هەموو فەحس و پشکنینەکانت هەر هەمویان پاکن دیارە پێشتر چوویە لای دکتۆری تریش دیارە وەڵاوانیش توانە هیچن نییە بەڵام هاوسەرەکەم مامۆستای هاوسەرم دەڵێ بە بچیەوە بۆ لای دکتۆر چۆ بۆ لای دکتۆر عەبدولواحید بۆ عەمەلیاتت بۆ بکە ئەڵێ منیش زاخە عەمەلیاتی چیت بۆ بکەم کتی وەڵا آخر من لەبەر حرمەتی قسەی مێردەکەم هاتوومەوە آخر مامۆستای هاوسەرم کتی وەڵای دەبێ بچیەوە بۆ لای دکتۆر بچۆوانێ بڵێ عەمەلیاتم بۆ بکە گوتم دایکەکەم مێردەکە دکتۆرە سەیری فەحسەکانی کرد وتی نا وەڵا پیاوێکی نابینای فەقیرە بانگبێژ و مزجێوری مزگەوتە بانگیش دەدا و جارجارە قورئانیش دەخوێنێ و خزمەتی مزگەوتیش دەکا پیاوێکی نابینایە ئەو پێم دەڵێ بچۆ بە لای دکتۆر و بە عەمەلیاتت بۆ بکە گوتم ئەی بێ قەزای بۆم زانی مێردەکە دکتۆرە پیاوێکی نابینا نەخوێندەوار ئەتر هیچ پەیوەندی لە بەزانستی پزیشکیەوە نییە چوویە لای دکتۆری پسپۆڕ هەموو ئەشیعە و شتەکان نیشان داوە فەحسی زەرعی خوێنت بۆ کراوە دایکەکەم تۆ هیچت نییە
تی وەڵڵاهی من دیسان ئەو نردومەوە لە کۆڵ خۆمم کردەوە هەفتەیەک دوو هەفتەی پێچ و ژنە پەیدا بووە وتی وەڵڵاهی دکتۆر مامۆستای هاوسەرم هەر بەو شێوەیەش ناوی مێردەکەی دێنا بە حورمەتەوە نەیدەگو فڵان کەسی نابینا و شوێر دەگو مامۆستای هاوسەرم کتێتی بێ دیسان بچێ بۆ لای دکتۆر بڵێ ئەو عەمەلیاتت بۆ بکە تم دایکەکەم ناوێ بە قسەی مێردەکەت بکەی ئەم ئیشە ئیشی دکتۆرە ئیشی سپۆڕی جەڕاحە بۆ ئەوەی لە کۆڵ خۆمی کەمەوە دیسان ناردمەوانێ کۆمەڵە فەحسیکەی نوێم پێ کردەوە تم با بە خیر و سیا لەمانە بڕۆ زەرعە بکە پشکنینی غودە بکە ئەشیعە بگرە ئەوەی کە پێویستی زانستی پزیشکی و بایۆلۆجی بێ هەموون پێ کرد هاتەوە وتم وەڵڵاهی تەنها یەک گرەیەکی بچکۆلە هەیە کە هیچ نییە هەر شایانی دەستلێدان نییە هیچ ئازارێکت پێ ناگەێنێ نەجاتمدا دیسان هاتەوە تی وەڵام مێردەکەم دەڵێ هەر بە دکتۆر بڵێ بابە ئەو گرێش بێ با بۆت دەرێنێ هەر هیچ نەبێ با بۆت دەرێنێ وتی دکتۆر ڕجال لێ دەکەم بەخوا وازم لێ نایەنێت تکایە دەی چی تێدەچێت ئەو گرێ بچکۆلەم بۆ دەرێنە ئەڵێ وتم عەلا کولین کە تۆ هەر واز نەیەنێ و ئەو پیاوە نابینایش هەر واز نەیەنێ وەڵا ناچار نادەم بۆ خاوشی عەمەلیات و بەنجم کرد و گرێیەکەم بۆ دەرێنا هاتە دڵی منیشەوە باش ئەو گرێ بۆ فەحز نەکەم گرێم نار بۆ فەحز کە سەی دەکەم سەرەتانیەتی سەرەتای سەرەتانەکەیە یەک زەڕە سەرەتان پەیدا بووە بەڵام ئەوەندە سەرەتایە بەبێ دەرزی کیمیایی نەجاتی بوو گرێەکەمان دەرێ نابوو ئەگە بێت و یەک مەسافەیەکی پێ بچوایە گرێەکە سەرەتانەکە بەلەشیا بڵاو دەبوو ئافرەتەکەی دەکوشت ئەم پیاوە نابینایە دەڵێ سەیرم کرد ئەوەی کە بەسەر منە بەسەر پشکنینی خوێنە بەسەر ئەشیعەدا بەسەر بایۆلۆژی و کیمیاییەکاندا بەسەر هەموماندا تێپەڕی کردبوو هیچمان زەفەرمان پێ نەبردبوو پیاوێکی نابینا لە ماڵەوە هەستی بەوە کردووە دەبێ شتێک هەبێ دەڵێ هەموو جارێ بە ژنەکەی دەگوت دەستم لێ دەڵێ ئەوەتە ئەوەتە این دکتۆر لەو تۆزە هیچ نێتی نە پێی بڵێ دەریهێنێ خوا پێی بڵێ دەریهێنێ وازی هەر نەهێنا بەڵام سەرەتانەکە دەستی پێکرد بوو بە فەزلی خوا دەرمان هێنا و یەک زەڕە زەرەتی پێ نەگەیان و ڕزگاری بوو بەڕێزان ئەمە ناوی دەنەی چی ئیلا ئەو ئیلهامە خوایەیە کە پیاوێک خوای گەورە چاوەکانی لێستاندوێتەوە بەڵام دەرونیشی خاوێنە خوای گەورە تەعویزی بۆ کردوێتەوە بەو ئیلهامە بەو دڵڕووناچیەی کە دکتۆرە پسپۆڕەکانی مامۆستای زانکۆ لە ئاستیدا سەرسامی خۆیان دەردەبڕن بۆیە پەیوەندی خۆمان لەگەڵ پەروەردگارمانە چاکەین بەئیزنی خوای پەروەردگار ئەوە سەرەتایەک دەبێ بۆ ئەوەی کەوا ئینسان دڵڕووناک بێ و ژیانێکی بەختەوەر بەسەر بەرێ و لە بەڵاو مصیبەت بە دوور بێ و شەیطان سیفەتان نەتوانن بیخەڵەتێنن یا ربی خوای پەروەردگار یەقین و بیرباوەڕ و موسڵمانیەتێکمان پێ ببەخشی کە ئینشاءڵڵا بەرچاومان ڕۆشن کە لە خراپە بمان پارێزێ ڕێنماییمان بکا بۆ هەموو کارێکی جوان و ڕێک و پێک و سود بەخش بۆ دنیای خۆمان و قیامەتی خۆمان و خەڵکانی دەوروبەرمان و خێزان و منداڵمان وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين